لە تەواوی عێراق بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمان بەڕێوە دەچێت کە بڕیار وایە لە 10 ئۆکتۆبەری ئەم ساڵ بەڕێوە بچێت. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان 3 مانگی وەک ماوەی بانگەشە دیاری کرد. ئێستا کەمتر لە 1 مانگی ماوە بانگەشەی قەوارە سیاسیەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە بە گەرمی بەڕێوە دەچێت. لیستی هاوپەیمانی کوردستان کە پێکدێت لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە سنووری بازنەی سێی سلێمانی کە ناوچەکانی پارێزگای هەڵەبجە و هەورامان و شارە زوور دەکات. یەک کاندیدیان هەیە و چاویان لەوەیە کاندیدەکەیان بنێرنە بەختا و ناسنامەی پەرلەمانتاریەتی پێ ببەخشن. دەچینە ناو خەڵک داوا دەکەین لە خەڵک کە دەنگ بدا بە لیستی هاوپەیمانی. خۆی ئێمە وەکو کورد پێمان باشە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەشداری لە هەڵبژاردنە بکات لەبەر ئەوە ئەمە نوێنەری پەرلەمانی عێراق دیاری دەکرێن. عێراق هەڵبژاردنی پێشوەختە دەکات لەبەرەوە کێشەی سیاسی هەیە، کێشەی ئیداری هەیە لەگەڵ عێراق. ئەو کێشە سیاسی و کێشە ئیداریانە پەیوەندیشیان بە هەرێمی کوردستانەوە هەیە. ئەگەر هەرێمی کوردستان بە بەهێزی بچێت و نوێنەرەکانی بڕۆن بەشداری بکەن، دەربچین و بڕۆن بەشداری بکەن، ئەوە چوارچێوەیەکی یاسایی یان بەهێزی دەدرێتە قەوارەی سیاسی و یاسایی هەرێمی کوردستان. ئەو کاتە هەرێمی کوردستان دەتوانێت بە بەهێزی لەگەڵ عێراق دانوستان بکات بۆ وەرگرتنی مافەکانی خەڵکی کوردستان. بە بەراورد بە ناوچەکانی تری کوردستان ڕکابەریەکانی هەڵبژاردن لە بازنەی سێ قۆرسترن. ئەوەش دەگەڕێتەوە بۆ پێکاتە و دابەشبوونی سیاسی و کۆمەڵایەتی ناوچەکە لەلایەک و بەهێزی کاندیدەکانی هێزە سیاسیەکان لە ناوچەکە لەلایەکی ترەوە. پارتی دیموکراتی کوردستان کە بە یەک کاندید لە بازنەی سێ چۆتە پرۆسەکەەوە و بەرپرسی لقی 12 ئەو حەزبە دەڵێ جۆرێک لەگەڵ لە کۆمەکی و لێک تێگەیشتن لەسەر پارتی هەیە، ئەمەش ڕکابەریەکەی قۆرستر کردووە. جۆرێگە لە کۆمە لەسەر ئێمە هەیە کە لایەنە سیاسەکان ڕێکوتنیشانەیە بەشێکیان ناو هاوپەیمانین و بەشێکیشان لێک تێگەشتنیشان پێکەوە هەیە. بۆی ڕکابەرێکی زۆر سەختە و دوو هێزی گەورەی ئەم سنوورە کە یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانن تەنها یەک ئافرەتیان کاندید کردووە لە سنوورەکە بە هەردووچانەوە و ئەو ئێمەش ئافرەتە بەڕاستی ڕکابەرێکی زۆر سەختە لە سنوورەکە. بەڵام ئێمە خاوەنی مێژوویەکی گەورەین، ئێمە خاوەنی ڕووبارێک خوێنی شەهیدانین و خاوەنی کاریزمایەکی گەورەی وەکو سەرۆک بارزانین. هێزە ئیسلامیەکانیش بەجیا بەشداریان کردووە و هەریەکە لە کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی بە یەکی کاندیدێکی بەهێزەوە لە ململانێدان. بزوتنەوەی ئیسلامیش بایکۆتی هەڵبژاردنی کردووە. ئێمە لە شوێنە هەمانە ئەویتە لە شوێنێکی تر هەیەی، بەڵام لێرە لەم باسنا ئێمە شوبرانی کۆمەڵیش کاندیدمان هەیە و ئومێدیشمان وایە و زۆریش ئومێدمان هەیە بەوە کە هەردوو کاندیدەکەی هەردووکمان براوە بن بەپێی ئەو دەنگانەی کە لە جارەکانی ڕابردووە هەبوون و ئێستەیش ئێمە چاومان لەسەرێتی و دراسەمان کردبێ زۆر بەتەماین کە هەردوو کاندیدە ئیسلامیەکە کە دکتۆر مسەنا و مامۆستا ئەحمەدن هەردووکیان بچنە پێش و هەردووکیان سەرکەوتوو بن و هەردووکیان دەرچن. بەڵام برایانی بزوتنەوەی ئیسلامی کاندیدیان نییە، ئەوان هەر بەشداری هەڵبژاردنیان نەکردنەک لەبەرەوەی کە کاندیدیان نییە، لە هەر پێیان باش بوو کە بەشداری نەکەن. هەڵبژاردنی ئەم جارەی پەرلەمانی عێراق جیاواز لە هەموو هەڵبژاردنەکانی تر بە شێوەی بازنەی بچووک و ناوچەیی بەڕێوە دەچێت. لە بری لیستی حیزبی لیستی کاندیدی تاکە کەسی پەیڕەو دەکرێت کە سیستمێکی نوێ و جیاوازە بۆ دەنگدەرانی عێراق و هەرێمی کوردستان. پارێزگای هەڵەبجە بەپێی یاسای کۆمیسیۆن وەک بازنەیەکی پارێزگای سلێمانی هەژمار کراوە و سنووری ناوچەکانی سەنتەری هەڵەبجە و هەورامان و شارە زوور و پێنجوێن دەکرێتەوە. شادی ئەمین، شار پرێس، هەڵەبجە.